مجموعه زنجیرە چیای باشمانەیە لە قەزای پێنجۆنە کە سروشتی ناوچەی پێنجۆنی تەواو جوان کردووە و پێویستەکە بیان ناسێنین بە هاوڵاتیان و بە هاونیشتیمانانی ئەم کوردستان لە باکوورەوە لە پشتمانەوە ئەمە زنجیرە شاخی بانی خێڵانە دواتر شاخی زەنگێرە پشتیکانی میران و شاخی شێخ حەسەنمانەیە پشتی گوندی وریاوە و ئەچێتەوە بۆ شاخەکانی پشتی مێشەرە و هەتا سنووری ئێران لە سیاگوێزەوە ئەم شاخانە ئەکەوێتە باکوورمانەوە لە ڕۆژهەڵاتەوە شاخی شێخ حەسەنمانەیە چیایی قەڵای کچێمانەیە کە هاوتەری بە بەشی ڕۆژهەڵاتی قەزای پێنجۆنە و زنجیرە شاخەکانی گامارۆمانەیە شاخەکانی کەنەسوورەمانەیە و شاخەکانی گۆخڵانمانەیە لەو زنجیرە چیاوەمە لە ڕۆژهەڵاتەوە لە بەشی باشوورەوە شاخی کانی شەوقەتمانەیە شاخی ملەکەوەمانەیە شاخی قایەمان هەیە لە گوندی کانیمانگا بەرامبەر گوندی بکانیمان کە شاخەکانی مجموعەیە شاخن ئەگەڕێتەوە تاکو و نزیکی گوندەکانی کانی سپیکە و ئەیبەسێتەوە بە شارە زوورەوە و لە ڕۆژ ئاواشەوە زنجیرە شاخی لەرێمان هەیە تالێرمان هەیە و لەم زنجیرە شاخانەوە درێژ بێتەوە تاکو و نزیکی شارباژێر ئەم زنجیرە شاخانە بە زنجیرە شاخی قەزای پێنجوێن ناسراون و هەر یەکە و ناوی تایبەتمەندی خۆی هەیە بەڵام بۆ بەرچاوڕوونی هاوڵاتیان هەنێک لەم شاخانە ئەبێ ئاگدار بن لەبەرەوەی بەبوونەی شەڕی نەگریسی ئێران عێراقەوە لە ساڵەکانی هەشتاکانە هەندێکیان مینڕێژن تکا لە هاوڕێ و دۆستانی ژینگە و شاخەوانانەکەین خۆیانیان لێ بپارێزن یاخود بەڕێبەری کەسانی شارەزا سەردانی ئەم چیانە بکەن. لەم زنجیرە چیانەی کە ئاماژەمان پێیا لە سنووری قەزای پێنجۆنە بەرزترین لووتکەیان لووتکەی چیای گامارۆیە کە لە بینی ڕۆژهەڵات و باشوورایە ئەڕوانێ بەسەر شارە کوردیەکانی بۆکان و مەریوان و بانە و سەقزە و لەم دویشەوە بەسەر قەزای پێنجۆن و ناحیەی گەرمکە و ئەیسێژ ئەم سنوورە کە تێیداین سنووری گوندی قزەڵجێ و ئەمەش قەڵای مێژووی قزەڵجەیە بۆ معلوماتی بەڕێسە.